باچه شوانی استعداد بابه دکلو رو قناعی خوندنی خوندن و فێبوون و پەروەردەی بەڕێ کردو بەرەو قۆناغی قوتابخانە ئەوەندەی دەتوانەشماندا هەبوو بێ لە ئاستیاندا کەمتەرخەمیمان بووە لە پەروەردە و فێرکردنیاندا جادا ئەوم وایە بە دڵسۆزی و ئومێدم هیوام وەک تیشکی ڕۆژە ئومێدم پاشە ڕۆژە من گوڵی ژووری لیمۆم جوان و ژیر و لەسەر خۆم خەباتمان بێ کۆتایە بە زانست و داهێنان بڵند ئەەکەی کوردستان میوانە بەڕێزەکان ساڵایەتی باخچەکەمان بە ئۆپێرێتی کوردستان شانۆکەمان دەڕازێننەوە. بخير بين أمره نوز دايما دو جوري باخچەکەمان مەڵاواییمان لێکەن و ئەچنە قۆناغی پەروەردە و خوێندنەوە زۆر دڵخۆشین بەوەی کە دایکان و باوکان کۆبوونەتەوە بۆی کارەکانی ساوە چاوگەشەکانیان ببینن کارەکانیشمان پێک هاتبوو لە دوو گۆرانی مەڵاوایی بۆ باخچەکەمان و گۆرانێ بۆ باخچەکە و هەروە ئۆپەرێتێکی فۆلکلۆریشمان ئامادە کردبوو کە بووکو زاوایەک زۆر دایکان و باوکانی دڵخۆش کرد و هەڵپەرکەیەکی کوردیان کرد هیواخوازم مناڵە چاوگەشەکانمان هەمیشە دڵخۆش بن لە پاشە ڕۆژدا ببن بە تاکێکی بەسوود بۆ خۆیان و بۆ کۆڵەنگاکەیان.